مست و بێدارانی شەو خۆت نەخەیتە بەر شەپۆلی ئەشکی بێپایانی شەو قەت نەدەی ئازاری گیانی مەست و بێدارانی بە چەند ساڵێک ئاوازێکی بەرهەم هێناوە لەگەڵ هۆنراوەیەکدا ئاوێتەی کردووە و دوجار گۆرانیەکی لێ بەرهەم هێنراوە کە نەتوانرێت دوای خۆی بوترێتەوە. کەریم کابان هەرچەندە تەمەنێکی زۆری لە نێو کایەی هونەری کوردیدا هەبووە کەچی بەرهەمێکی کەمی لە دوای خۆی جێهێشت، بەڵام ناوازە و تایبەت کە بۆ هەمیشە لە گوێی هەموواندا دەزرینگێتەوە. ئەمڕۆ 4 ساڵ بەسەر کۆچی دوایی هونەرمەندی گۆرانی بێژ عەبدولکەریم جەلال ناسراو بە کەریم کاباندا تێدەپەڕێت کە لە تەمەنی 88 ساڵەیدا بەهۆی نەخۆشیەوە لە شاری سلێمانی کۆچی دوایی کرد. کابان نە هیچ وانەیەکی هونەری خوێندووە و نە لە هیچ ئامێرێکی میوزیکی زانیوە، بەڵام ئاوازی بۆ گۆرانیەکانی خۆی داناوە، تەنانەت چەند ئاوازێکشی بۆ هونەرمەندانی دیکە داناوە، لەگەڵ ئەوەشدا ئاوازەکانی بوونەتە ئیلهامی چەندین هونەرمەندی دیکە. هەر بە بنەماڵە دەنگخۆش و هونەرپەروەر بوون و باوکیشی میوزیک ژەن بووە. سەرەتای کارکردنیشی لە بواری گۆرانی وتندا بۆ بەشداریکردنی لە تیپی سرودی قوتابخانەکان دەگەڕێتەوە لە سەرەتای چلەکاندا. ساڵی 1945 کەریم کابان لە بەغدا بووەتە بەڕێوەبەری بەشی کوردی لە رادیۆی بەغدا و هەر لەو ماوەیەشدا یەکەم بەرهەمی خۆی بەناوی لە ڕێی دڵداری لە رادیۆی بەغدا تۆمار کرد. هەرچەندە گۆرانیەکە لەو کاتەدا پێشوازی زۆری لێ دەکرێت و دەنگدانەوەی باشی لە نێو خەڵکدا دەبێت و شەیدایانی دەنگی بە تامەزرۆییەوە چاوەڕێی بەرهەمی دیکەی لێ دەکەن، بەڵام ئەمە وای لێ ناکات بەرهەمی دیکە لەو ماوەیەدا بڵاو بکاتەوە و تا کۆتایی خزمەتی تەمەنی هونەری خۆشی کە نزیکەی 70 ساڵ دەبێت تەنها 12 گۆرانی تۆمار کردووە. ئێوە هەموو خۆشەویست و ئازیزی منن، خۆتانی زانن من لەگەڵ شاری سەردەشتا دۆستایەتێکی دێرێنم هەیە، زۆری شاتومەتە ئەم شارە. لە زۆر کەس وایە من ئیترکەوە مەیلی پەری ناکەم، درۆیە تاکو من ماوەم. زۆر کەس گۆرانی دەڵێن، بەڵام کەمن ئەو دەنگانەی کە لە دەرگای دڵ دەدەن بە ناخی ڕۆحدا ڕۆدەچن. کەم دەنگ هەیە ببێتە هاوڕێ و یادگاریەکانمان بمان هەژێنێت. دەنگی کەریم کابان لێوان لێوە لە عشق و یادگاری. لەبارەی بەرهەمەکانی کابانەوە هونەرمەندان ئاماژە بەوە دەکەن ئەگەر بەوردی سەرنج بخرێتە سەر گۆرانیەکانی هەست بە پەیامێکی مرۆڤ دۆستانە و پڕ لە خۆشەویستی دەکرێت. یەکێک بۆ لەو هونەرمەندانەی هەر لە ساڵی چلەکانەوە هەر لە ڕادیۆی کوردی بەغا توانیوێتی دەنگی خۆی ئاشنا بکە بە جۆگرانی و بەردەوام گۆرانی وتووە و یەکێک بۆ لە دەنگە جوانەکان، دەنگە ڕەسەنەکان و هەموو ئەو گۆرانی و ئەو ئاواز و شعرانەی کە هەڵی بژاردوون هەمووی بڵێن بە جوانی هەڵی بژاردوون، زانیوێتی چی هەڵ ئەبژێرێ بۆ گۆرانی بۆ دەنگی ئەوانش ئاوازەکانی کە هەڵی بژاردەوە هەندێک خۆشی مۆسیقاژەن نەبووە کەریم کابان، بەڵام توانیوێتی ئاواز دابنێ. لە نێو ئەم خانووە بێنازەی گەڕەکی شێخاندا کابان زیاتر لە نیو سەدەژیا، ئەو تا کۆتایی تەمەنی لەم ماڵە خنجیلانەیەدا دەژیا. ئێواران بە پیاسە و بەنێو کوچە و کۆڵانە تەسکەکانی شێخاندا بەرەو مزگەوتی گەورە و باخی گشتی دەهات. لە هەر بستێکی ئەم ماڵە چۆڵەدا وێنەی کابانی مەزن بەدی دەکەیت، لە نێو تاق و بنمیچەکاندا هێشتا دەنگەکەی ماوەتەوە. بەڵام وا بەم جۆرە بووەتە کۆگای جلوبەرگ و گەر بەم جۆرە بڕوات بەمەشەوە ناوەستێت و بۆ هەمیشە تەختی زێوی دەبێت. ئەی زەمانی بڕەسینێم ئەڕۆی ئاوێر نادەیتەوە لەگەڵ هەموو هەنگاوێکە لە عومری من ئەسڕیتەوە، لە عومری من ئەسڕیتەوە.